دیارە مامۆستایانی ئاینی سەرمەشقن بۆ هۆشیارکردنەوەی تێکەڵی هاوڵاتیان بۆ لە هەموو ئیش و کارەکاندا. بۆیە ڕئیسی وەحدەی ئیداری جەنابی کاک حاکم ڕەمک دەستخۆشی لێکەین، ئەویش بە خۆشحاڵیەوە ئیمڕۆ هاتە خزمەتی حزوری زانایانی ئاینی لە سنووری چەمچەماڵ و دەوروبەری کە پێی باش بوو ڕاوێژێ بکرێت لەگەڵ مامۆستایانی ئاینی بۆی کەوا گوێیان لێ بگرێت هەر سرنج و تێبینی و پرسیارێک کە بێلایەن مامۆستایانی ئاینیەوە ئەوان پێیان خۆش بوو کەوا گوێ بگرن بۆی کەوا بتوانن لە داهاتوودا بتوان بیکەنە عەمەلی. بۆ بەرز نرخاندنی ڕۆڵی مامۆستایانی ئاینی بوو کە جەنابیان دەستخۆشی زۆری لە مامۆستایانی ئاینی هەبوو لە پای ئەو خزمەتە جوانی کە پێشکەشیان کردووە، لە پای ئەو هەوڵ و تەقەلا و کۆششانەی کە مامۆستایانی ئاینی هەمیشە ڕۆڵێکی کاریگەری و ئیجابی و جوانیان هەبووە و باس لە هەندێک لەو گرفت و مەشاکیلانە کرا کە تایبەت بوون بە وەزعی ئیداری سنوورەکەمانەوە و باس لەو هەنگاوانە کراکەوە کاری جدی لەسەر کراوە بۆ چارەسەرکردنی گرفتەکان و باس لە گرنگترین ئەو کارە جوانانەش کرا، گرنگترین ئەو خیتابە برین گرنگانە کرا کە ئەمڕۆ مامۆستایانی ئاینی کە پێویستە پێشکەشی کەن. کۆبوونەوەکەمان بۆ گوێگرتن بوو لە سەرنج و تێبینیەکانیان و هەم بۆ بەدواداچوون لەسەر سەرجەم کێشە و گرفتەکانی شار و بەخۆتان دەزانن مامۆستایانی ئاینی چینێکی زۆر کاریگەر پێشکەوتوو و دائیمەن ڕۆڵی گەورەیان بینیوە لە خەبات و تێکۆشان و من یەکێکم لەو کەسانێک کە زۆر گوێیان لێ دەگرم، گوێ بە سەرنج و تێبینیەکانیان دەدەم. لەگەڵ ئەوەشە لێپرسا فەرمانگەکان بەشێکی زۆریان ئامادەبوون بۆی هەر سەرنج و تێبینیەک ڕوبەڕووی ئیدارات دەکرێتەوە ئەوان وەڵامی خۆیان هەبێ. مامۆستایانی ئاینی خۆشحاڵ بوون و ئاماژیان بەوەدا کە یەکەمین جارە قایمقام لەو شارە لەگەڵ لێپرساوی دایرەکان کۆبوونەوە بکات.